بینەرانی عزیز و خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا سەرنجتان ڕادەکێشم بۆ بیستنی بابەتێک لە ژێرناوی بەرهەڵستی بەرامبەر بە کوشتنی بەمەبەست لە ئامادەکردنی سەعید ئەمانی. هاوڕێمان بن. سزای لە سێدارەدان ناوێکی دەوڵەتیە بۆ وشەی کوشتن. کەسەکان یەکتر دەکوژن، بەڵام دەوڵەتەکان بڕیار بۆ لە سێدارەدانی کەسەکان دەرەکەن. خواستی هەڵوەشانەوەی لە سێدارەدان و قەدەغەکردنی کوشتن هەردووکیان لە یەک سەرچاوەوە ئیلهام وەردەگرن. بەرهەڵستی لەگەڵ کوشتنی بەمەبەست و ئاگاهانە و بە نەخشەی لە پێشدا داڕژاوی کەسێک لەلایەن کەسێکی ترەوە. ئەوەی کە لایەنێکی ئەم کوشتنە دەوڵەت وەیان لایەنێکی باڵادەستی سیاسیە بچووکترین گۆڕانکاری لەم ڕاستیەدا دروست ناکات کە ئێمە لەگەڵ کوشتنێکی دەست ئەنقەزدا ڕوبەڕووین. سزای لە سێدارەدان بێشەرمانەترین و دزێوترین شێوازی کوشتنی بەدەستی ئەنقەستە، چونکە دامەزراوەیەکی سیاسی لە بەردەم جەماوەردا بڕیار ئەدات بە کوشتنێکی لە پێش ڕاگەیەنراو لە بەردەم ڕای گشتیدا، لەو پەڕی خۆ بە خاوەن مافزانین و لەو پەڕی خوێن ساردیدا بڕیار لەسەر کوشتنی کەسێک ئەدرێت و ڕۆژ و کاتی ڕوودانەکەشی ڕادەگەێنن. بە هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان بەر بە بکوژێکی بە کۆمەڵ واتە دەوڵەت کە هیچ کاتێک بەهۆی کوشتنی کەسێکەوە سزا نەدراوە دەگیرێت. دەڵێن کە گوایە سزای لە سێدارەدان بۆ سزادانی بکوژان داهێنراوە، وەیان ئەوەی کە ئەمە سزایەکە کە یاسادانەران پاش قوڵبوونەوە و پشکنین بە گونجاویان داناوە بۆ تاوانی کوشتن. بەڵام سزای لە سێدارەدان هیچ پەیوەندیەکی بە کوشتنەوە نییە لە کۆمەلگادا. ئەو بابەتە مێژووی خۆی هەیە. ماف و دەسەڵاتی دەوڵەتی ئەمڕۆ لە بەرامبەر هاوڵاتیان درێژکراوەی ماف و دەسەڵاتی دەوڵەتانی دوێنەیە. کاتێک ئاغا محەممەد خانی قاچار تەواوی خەڵکی شارێک کوێر دەکات و دەیان کوژێت، سەرقاڵی سزادانی کەسێک لەبەر ئەنجامدانی تاوان نییە. کاتێک ئەسب دزێک لە ئەمریکا ئەدەن لەدار وەیان سەربازانی هەڵات و لە سێدارە ئەدەن، سەرقاڵی سزادانی کەسێک بە مانای دادوەری وشەکە نین. بەڵکو بە سادە و ساکار ئەیانەوێت خەڵک بێدەنگ بکەن، ئەیانەوێت خەڵک ناچار بکەن کە مل بە یاسا و ڕێساکانیان بدەن. ئەوان دەیانەوێت بترسێنن، ئەیانەوێت حکوومەت بکەن. هەر لەم دنیای ئەمڕۆیەدا لە سێدارەدان تەنیا سزای کوشتن نییە، سزای سێکسی ڕێپێنەدراوە، سزای پاوانکردن، سزای باوەڕبوون بە ئامانجی سۆسیالیزم، سزای دامەزراندنی حیزبی ئۆپۆزیسیۆن، سزای نوکتەکردن لەسەر خودا و پەیامبەر و ئیمام، سزای هاوڕەگەزبازی و هیتریشە. کوشتنی خەڵک هەر لە سەرەتای سەرهەڵدانی دەسەڵاتدارەتیەوە لە کۆمەلگادا پایەیەکی ملکەت پێکردنی خەڵک بووە و ئێستاش هەر هەیە. مێژووی سزای لە سێدارەدان نەک لەسەر باسە حقوقی و دادوەریەکان سەبارەت بە تاوان و سزا، بەڵکو لە مێژووی دەسەڵاتی چینایەتی و دەوڵەتیدایە. ئەمڕۆ دەوڵەتەکانیش هاوڵاتیەکانیان دەکوژن، ئەبێت بربەمە بگیرێت. ئەپرسن ئەگەر سزای لە سێدارەدان نەبێت ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ بکوژاندا بکرێت؟ کوشتنی بکوژ دووبارەکردنەوەی کوشتنە. ئێمە دەڵێن ئەم کارە بە هیچ جۆرێک نابێت بکرێت. ئەوەی کە چ کارێکی تر دەبێت بکرێت پەیوەندی بە فەلسفەی دادوەری کۆمەلگەوە هەیە. لە هەمان سیستەمی ئێستادا ئەتوانرێت بکوژ زیندانی بکرێت. لە کۆمەلگایەکی هەرە باشدا بۆی هەیە بتوانرێت کارێک بکرێت کە خەڵک لە دووبارەبوونەوەی تاوان بپارێزرێن و تاوانبار وای لێ بکەیت تێبگات لە ترسناکی و قیزەوەنی تاوانەکەی خۆی بەبێ پەنابردن بۆ زەوتکردنی ئازادیەکانی. لە کۆمەلگایەکی هەرە باشدا ئەشێ کارێک بکرێت کە کوشتنی بەمەبەست ڕوونەدات. لە یاساکانی ئێمەدا لە سێدارەدان و زیندانیکردنی هەتاهەتایی نییە. وەک چاوەڕوان دەکرێت ئەو جۆرە ئینسانانە ئەبێت بڕیاری زیندانیکردنیان بەسەردا پسەپێنرێت و کاریان لەسەر بکرێت. لەوانەیە بتوانن ڕۆژێک بگەڕێنەوە باوەشی کۆمەلگا و کارێک بکەن هەتا خەڵک لێیان خۆش بێت. ئەوەی کە خێزانی کوژرا و خاوەنی خوێنە و عەداڵەت داخوازیەکە کە خێزانی کوژراوەکە لە کۆمەلگای ئەوێت. تێگەیشتنێکی خێڵەکی و دواکەوتوانەیە و جێگەی قبوڵ نییە.
خەم و ناخۆشی خێزانی کوژرا و نکۆڵی لێ ناکرێت، بەڵام ئەگەر لە سێدارەدان بۆ ئارامکردنەوەی خەم و پەژارەی کەسانێک ڕێپێدراو بێت، چۆنە کوشتن بەهۆی هەستە هاوشێوەکانەوە ڕێگە پێدراو نییە؟ ئایا کەسێک کە بەدەستی کەسێکی تر سوکایەتی و شکێنراوە، ماڵوێران بووە، ئالوودە بووە، تێکشکاوە، ئاوارە بووە، ئەتوانێت بۆ ئارامبوونەوەی هەستی ناخۆشی دەرونی خۆی دەست بۆ کوشتنی کەسێکی تر بەرێت؟